هاوپەیمانێتی ژنانی کوردستان پێکهاتووە لە کۆمەڵێک ڕێکخرا و چالاکوان ئەم هاوپەیمانێتیە بە مەبەستی تاوتوێکردن یاخود چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی ژنان لە هەرێمی کوردستان و ناوچەجێ ناکۆکەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کۆمەڵێک بەرنامەی هەیە بەرنامەکان هەمووی خۆی لەوە ئەبینێتەوە کە چۆن ئێمە بتوانین وەکو بە شێوەی کاری تیمی کارکردنی ژنان هەبێت ئەم هاوپەیمانێتیە زیاتر جەخت لەوە ئەکاتەوە کە ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان لە هەموو ناوچەکانی کوردستان بەدی بهێنێت و یەکێک لە کارە جوانەکانی ئەم هاوپەیمانێتی ئەوەیە کە ژنان لە هەر هەڵگری هەر ئایدۆلۆژیا و بەرنمەیەک بن بەبێ جیاوازی جێندەری بەبێ جیاوازی کللتور ئاین کۆمەڵایەتی بەبێ جیاوازی هیچ ئایدۆلۆژیایەک خۆی لە چەتری ئەم هاوپەیمانێتیە ئەبینێتەوە و هەمومان بەیەکەوە کارەکان ڕایی ئەەکەین و کاری خۆبەخشیە ئەم هاوپەیمانێتیە وەرزانە بە کۆبنەوەی وەرزی هەیە بەشێکی تر لە ئیشە جوانەکانی ئەم هاوپەیمانێتی ئەوەیە کە بەبێ جیاوازی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کۆبنەوەکانی جێبەجێ ئەکات ئەمەی ئەمڕۆ گەڕی سێهەمی کۆبنەوەکەمانە کە لە هەڵەبجەی شەهید شاری پێکەوە ژیان شاری ئاشتی کۆبوونەوەکەمان ئەنجام ئەدەین بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام ئەبێ تایدا تاوتوێی هەندێک بەرنامە ئەکرێت ڕۆژی یەکەم تایبەتەکەین بە دانانی پێڕۆ پرۆگرامێک بۆ لەبەرەوەی هاوپەیمانێتەکە تازەیە ئێستا سەرقاڵی ئەوەن کە پێڕۆ پرۆگرامێک بۆ هاوپەیمانێتەکە دابنێن بۆ ئەوی بە فەرمی ئێمە هاوپەیمانێتەکەمان ڕابگەیەنین و کارەکانی سبەینێمان تایبەت ئەبێت بە دەستنیشانکردنی ئەجندە و بەرنامەی تازە بۆ ساڵی تازە بۆ ڕاپەڕاندنی ئەو کارانی کە پێویستە کات بۆ ژنان بکرێت لە ناوچەکەیە و هەر وەرزە و لە ناوچەیەکی کوردستان لە شارێکی کوردستان ئێمە کارەکانمان جێبەجێ ئەەکەین کۆبنەوەکانی پێشووترمان لە هەولێر بووە لە بەدینان بووە ئەمڕۆ لە هەڵەبجەین بۆ کۆبنەوەی داهاتوو لە شارێکی تری کوردستان هەڵەبژێرین بۆ ئەوەی کۆبنەوەکەمانی تیا بکەین تا ئەنجام بدەین ببوورە ئیتر ئەو ژنانی کە لێرن هەمویان چالاکوانی فێمینیستن چالاکوانی ڕێکخراوەکانی ژنانن بە شێوەیەکی زۆر خۆبەخشانە و لێبوردانە کارەکان ڕایی ئەەکەین و هیوادارم ئێمە بتوانین بگەینە ئەو دەرەنجام و ئامانجانێک کە لە جێی ئەوە بێت کە ژنان پێویستیان پێیەتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو هاوپەیمانێتی کە زیاتر لە 2 بۆ 3 ساڵە خەریکی ئادامەزرانی ئەو هاوپەیمانێتین کە لە لای ڕێکخراوی ئێمەوە دامەزراوە بیرۆکەکەی ئەوان بۆ دوای ئەوە تەشەنەی کردووە زیاتر کۆمەڵ ژنانی چالاکەوان و ژنانی حکومی و ژنانی ڕێکخرا و ژنانی کەسایەتی ناو کۆمەڵگەیان کۆ کردوێتەوە بۆی کە ئێمە بتوانین هاوپەیمانێتێکی ژنان لەسەر ئاستی کوردستان دابمەزرێنین و خۆشبەختانە ئێستا دامەزراوە و ئەمڕۆ کە لە هەڵەبجە لە مامەڵێتی هەڵەبجەین کۆبنەوەی وەرزی هاوپەیمانێتیمان هەیە بۆ ئەوەی بتوانین چی بکەین و کار و چالاکیەکانمان بۆ داهاتوو چۆنە بێت کە لە ڕێی ئەجندا و پلانەوە ئەو شتانەمان داناوە ئەو هاوپەیمانێتیە چەندین جار کۆبنەوەی کردووە چەندین یاداشتی پێشکەشی دەسەڵاتەکان کردووە بۆ پشتیوانی پاڵپشتی لە ژنان ئیتر لە کاتی هێرشکردنە سەر ژنان کاتێک کە پێویست ژنێکی سەرکەوتوو بێ ئێمە بتوانین پاڵپشتی بکەین کاتێک وەکو ئەوەی کە لە ئازادی یعنی پاڵپشتی ژنانی ئازادی خوازان بکەین و پاڵپشتی ئەو ژنانە بکەین کە پێویستە ئێمە هەمومان بە کۆدەنجی ئیش لەسەر ئەوە بکەین چونکە ئەمڕۆ پێویستمان بۆیە ژنان ئازاد بن لەناو کۆمەڵگاکاندا.